بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. طبعا إما زياتر لسر واقعي سياسي هريمي كردستان ووظيفي خومن وكومل إسلامي وروانقو ديدي كومل استا بكورتي قساكين إما طبعا استال دەستپێکی قۆناغێکی نوێ داینلانی کەم بۆ کاری سیاسیمان و دوای هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان و ئێستا کە سەروبەندی تەشکیلی حکوومەتی نوێ هەرێمی کوردستان و هەرێک لە هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان ڕەنگە جۆرێک لە خۆڕێخستنەوەی کردبێ بۆ قۆناغێکی نوێی سیاسی ئەوەی کە ڕەنگە ئەو هێزانەی کە دەنجیان کەم کردووە و جۆرێک خۆیان ڕێکخەنەوە جارێکی کە و ئەوانی کە بە جۆرێک هێزە دەسەڵاتدارەکان بە جۆرێکی کە و ئێستا خەڵکی هەرێمی کوردستانیش بە شێوە گشتیەکەی چاودێرە بەسەر واقعی سیاسی هەموو حیزبەکان و چاوەڕوانە بزانە کوێ لەو هێزانە ئەتوانێ لانی کەم لەسەر بەڵێن و پابەند بێ بە بەرنامە سیاسیەکەی خۆی و ئەتوانێت تا سەر لەسەر ئەو نەهجەی خۆی بمێنێتەوە چێ ڕازگۆ بۆ لەگەڵی ڕاستەکە لەگەڵی و پێچەوانەوە و لە هەمووشی گرنگتر بۆ خەڵکی کوردستانەوەیە کە ئایا چەند ئەم حکوومەتە نوێی کە دروستە بێت توانێت کە ببێتە حکوومەتی خەڵک و حکوومەتی خزمەتگوزاری و چاکردنی ژیانی خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستان و تەجاوزکردنی قۆناغەکانی ڕابردوو. ئێمە بن پێشەوەی تەمەن قسە لەسەر واقعی سیاسی هەرێمی کوردستان بکەم بۆ ئێمە و کۆمەڵی ئیسلامی ڕاستی هەمومان نەزانین کە لای ئێمە ڕەنگە گۆڕانکاری ئەو تۆ ڕوونەدا لەو ڕۆکە ئێمە هێزێکی سیاسی نین کە ئەو بەرنامە سیاسی خۆمان کە هەڵمان گرتووە بۆ هەڵمەتی هەڵبژاردن کرد بێتمان یا 4 ساڵی ڕابردوو 5 ساڵی ڕابردوو ئێمە ئەوەی کرد بێتمان زیاتر بۆ بانگەشەی هەڵبژاردن بوو بێەوە بەڵێ ئێستا هەڵبژاردن تێفەڕیوە بەرەنجامی سەفقەیەکی سیاسی پشت لە خەڵک و جەماوەر و میلەت بکەین و بچینە ناو ئەو واقعی کە یان تەسلیمی ئەو واقع بین کە هەیە یا لە بەڵێنە سیاسیەکانی خۆمان ئەو گرفتە ئەو بەرنامەی کە 4 ساڵی ڕابردوو لەسەری بووین خەڵک و جەماوەر و میلەت بەجێ بێڵێن. جارێ یەکەم ئێمە زۆر جار وتومانە کۆمەڵ خۆی خێزێکی خاوەن پەیامە خاوەن ڕیسالەیە و ئێمە خۆمان قیادە و قەواعید ئەندام و کادر و خەڵکی کۆمەڵ هەمومان نەزانین ئێمە بەرەنجامی پەیامێک لەم هێزە سیاسی کۆبووینەتەوە کە ئەو پەیامە پێشەوەی پەیامێکی سیاسی بێ پەیامێکی ئیسلامیە پەیامێکی تەربەویە پەیامێکی داعویە و ئەو پەیامە ئیسلامی ئێمە واجبیەکە لە سەرمان کە یعنی هەمیشە لە سیاست بەڕازگۆیی بمێنینەوە. ئەوە نییە ئەو قۆناغی کە تۆ پێویست بێ لەگەڵ خەڵک و جەماوەربی لەگەڵی بێ ئەو کاتی کە پێویستت پێ نەبێ پشتی تێکەی. ئێمە پەیامەکەمان واجبمانەکە واجبیەکە لە سەرمان کە لەگەڵ خەڵک و جەماوەر و میلەت بمێنینەوە. بۆ ئێمە لێرە بە بێ دوو دڵیەتوانین ینی بۆ 4 ساڵی داهاتوو ئەو زەمانە بدەینە خەڵکی کوردستان کە ئێمە چۆن لە ڕابردوو لە سەنگەری خەڵک و میلەت و جەماوەری کوردستان بووین لە داهاتووشدا لە هەمان سەنگەرە مێنینەوە. بەرگریکردنی ئێمەش لە خەڵک و لە جەماوەری کوردستان چ لە مافەکانیان چ لە قوت و بژێوی ژیانیان چ لە سیستەمێکی حکومڕانی تەندروست لە هەرێمی کوردستان وەک ئەو بەشەی واجباتی سەرشانمان بۆ کە باوەڕمان پێیەتی لە بەرنامە سیاسیەکەی خۆمان نەک تەنها ئەو قۆناغێکی سیاسی بوو بێ تێپەڕێت و قۆناغێکی کە ئێمە و هێزە بین کە ئەگەر خەڵک بەراوردمان کە لە ڕابردوو ئێستادا نەمان ناسێتەوە. ئێمە پەیامەکەمان واجبیەکە لە سەرمان کە ئاوا بووین لە ڕابردوو لە داهاتووش داوا بمێنینەوە. ڕاستگۆیی لە سیاستدا ئەگەر ئەمە بێنی بەشێک بن پێم وایە سیمەتێکی دیاریکاری کۆمەڵی ئیسلامیە ئێمە فەزلی ئەوەشمان هەیە کە لەو زەمەنەی ئێستا کە حەقیقەت کە قورسە خەڵکێکی سیاسی هەبێ هێزێکی سیاسی هەبێ بە ڕاستگۆیی سیاستکە درۆ نەکا فێڵ نەکا و یەکڕوو بێ لەگەڵ خەڵک و جەماوەری کوردستان. بەس ئێمە ئەم یەکڕوویە فێڵ نەکردن ڕاستگۆیی درۆ نەکردن پەیامەکەمان واجبیەکە لە سەرمان و ئەو کاتێک کە ئێمە یعنی پێش ئەوەی کە ئەخلاقە سیاسیەکەمان بدۆڕێنین ئەگەر هێزێکی ناڕازگۆ بووین لەگەڵ خەڵک و جەماوەر و میلەتی خۆمان ئەخلاقە ئیسلامەکەی خۆمانمان دۆڕاندووە. لەبەرەوە خۆ ئێمە هێزێنین نەبین لەو قۆناغا جیا لە ڕابردوو هەنگاو بنین بۆیە بەو ئەخلاقە سیاسی خۆمان ناڵم تەنها هەر بە ڕازگۆیی
بەو ئەخلاقە سیاسیی کە لە ڕابردوو سیاستمان پێ کردووە ئێمە لە داهاتووژە هەروە دەمێنینەوە هەر بە هەمان شێوەش بوو ئەخلاقە سیاسی خۆمان بۆ ساڵانی داهاتوو هەنگاوەنین و کارەکەین و ئێمە باش لەو ڕاستیە تێگەیشتوین و کۆمەڵی ئیسلامی هەمومان پێکەوە خەڵکی کۆمەڵ کە ئێمە هەم کۆمەڵی ئیسلامیمان لە وەسیلەیە بۆ خزمەتی پەیامێک بۆ خزمەتی خەڵک و جەماعەت و میلەتەکەی خۆمان و خۆشمان بە وەسیلەی خزمەتکردنی ئەو پەیام و خەڵکە ئەزانی لەناو کۆمەڵی ئیسلامیدا بۆیە جیاوازی زۆرە لە بینی هێزێک کە بیەوێ بەرژەوەندی خۆی تەحقیقکە بەرژەوەندی فەردەکانی تەحقیقکە بەرژەوەندی تاکەکانی ناو ئەو حزبە تەحقیقکە لەگەڵ هێزێک بیەوێ هێزەکەش خۆی و حزبەکە خۆی و کادر و ئەندامان و خەڵکەکەی بکاتە وەسیلەی خزمەتکردنی گشتی لەناو خەڵک و کۆمەڵگە بۆیە بۆ ئێمە ینی پێم وایە تەبان ینی لەو سەر و بەندەی ئێستا بزات کە خەڵک و باسم کرد چاودێرە و سەیرەکە و ئەڕوانێتە دۆخی هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان و چاوەڕوانە بزانێ سەیری ڕابردووە کە ئەوە کێیە لە ڕابردوودا قەناعەتێکی هەبوو لە ئێستادا قەناعەتێکی هەبوو ئەوەی لە ڕابردوو ڕەخنەیە گرت ئێستا لەسەر ڕەخنە نەماوە ناخێر ئەوەی کە قل لە قۆناغی ڕابردوودا و خێزانەوە بوونیان بەعکسەوە گۆڕانکاری کرابێنە ئێمە وەکو چۆن لە قۆناغی تاقیکردنەوەی سەختی سیاسی لە هەرێمی کوردستان یەک هەڵوێست و یەک مووقف بووین و کۆی مووقفەکەشمان بە مەسلحەتی خەڵک و جەماوەر و سیستەمە حکومڕانیەکەی هەرێمی کوردستان بوو تا ساحبی ئەو قەناعەت و مەبادیانە بین کە ئێستا هەمانە هەروە ئەمێنینەوە لە داهاتووشدا و گۆڕانکاری بەسەردا نایە و لای ئێمە گۆڕینی قەناعەتکارێکی هێندە ئاسان نییە کە تو ئەمڕۆت تەواو لە دوێنێ جیاواز بێ وڵات چێ لە بەرەوەی قۆناغێکی هەڵبژاردن جیاواز بێ زۆر جار و تومانە کە ڕەنگە تەورەیەکی سەر بەخۆش بێ بچمە سەری بۆ ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی لە حکوومەت بین و لە معارەزە بین ڕەخنەگرتن وەکو خۆی لای ئێمە وەکو خۆیەتی یعنی ئەوە هێزە دەستەڵاتدارەکانن لە هەرێمی کوردستان کە پێیان وایە وڵا خەڵکە بێ کە چۆ حکوومەت نابێ بێدەنگ بێ نابێ ڕەخنە بگرێ و پەرلەمانتارەکانیش مادام حزبەکان لە حکوومەتە بێ و پەرلەمانتارانش بێدەنگ بوون نابێ ڕەخنە بگرن حکوومەت کەی خزمەتی کرد و بارچی سەرشانی خۆی هەستا تۆ بە خزمەتەکانی ببینی دەستخۆشی لێ بکەی بە چاکەکانی بڵێ چاک و بە خراپەکانی کەشی بڵێ خراپ ئێمە خۆشمان خۆتان نەزانن ڕەنگە و دروشمە زیاتر دروشمی یا سیمەتی ئۆپۆزیسیۆن بوونی کۆمەڵ بوو بێت لە نەک 4 ساڵی ڕابردوودا لە دەستپێکی ئۆپۆزیسیۆن بوون لە پێش 8 ساڵ پێش ئێستا کۆمەڵ تاکە هێز بوو کەوتی ئێمە بە چاکەڵین چاک و بە خراپەڵین خراپ لەکوێ چاکە هەبوو دەستخۆشی لێەکەین لەکوێش خراپە هەبوو ڕخنەی لێگری ئەو کاتەی کە یعنی ئێمە ئەو کات ئەو دروشمەمان بەرزکردەوە کە ناخەڵ قەناعەتیانەوە بۆ ئۆپۆزیسیۆن ئەبێ بەس ڕەش ببینێ و بێ هەموو شتێ ڕەشکاوە بێ بەردەوام ڕەخنە بگرێەوە بێ بە هیچی چاک نەڵێ چاکنە ئەو کاتێمە چۆن بووین ئێستا شەروین من پێم وایە ئەو کاتیش کە لە حکوومەتیش بووین لە حکوومەتیش بووین باش وەڵامی ئەو پرسیارەماندایەوە کە کۆمەڵ یەکەم لە ناو حکوومەتیش وەزیرەکانی لە کارکردندا لە پێشەوەی کارکردن و خزمەتگوزارن لە ڕەخنەگرتنیشدا لە ئەنجومەنی وەزیران لە پێشی هێز و لایەنەکانی کەون خۆ هیچ کەسێ بۆیە نابێ بۆ وەزیرکە وەڵاکە کە بێ مەبادیەکانی دانێ ئەبێ دەستبەرداری ئەو قەناعەتانەی بێ کە پێشتر هەیەی وڵات چێ لە بەرەوەی بۆتە وەزیر ئەسڵەن تۆ بووی بە وەزیر تا ئەو بەرنامە سیاسی کە بەرزت کردوتەوە جێبەجێکەی چوویتە حکوومەت تا ئەوەی کە بە شیعار و دروشم بەرزت کردوتەوە لە ئەرزی واقع جێبەجێکەی و ئەگەر جێبەجێ نەکرابێ یەکەم کەس بی ڕەخنەی لێ بگری و یەکەم کەس بی بە خەڵکی ئەگەر تۆ خۆت هۆکاری بێ اعترافی لەسەر بکەی ئەگەر خەڵکی کەش هۆکارە بێ ڕەخنەی لێ بگری و ئەو سیاسەتی بێدەنگکردنە سیاسەتی بێدەنگکردن ئەی دەرکەوت تەبەن خۆ نەسەرەگرێ نەبەری شەگرێ بۆ هێزە حکومڕانیەکانی هەرێمی کوردستان ئەگەر هێزی سیاسیش بێدەنگکەی خەڵک بێدەنگ نابێ و بێدەنگکردن دەرەنجامی نییە بێدەنگکردن هەمیشە لە شتی گەورەترەوە دواتر سەر دەرەکە بەڵام تۆ وەرە وەزعەکە چاکە و لە جیاتی ئەوەی هەوڵ دەی جوهدکەی و تێبکۆشی بۆی ڕەخنە نەهێڵی وەرە ئەو جوهد و تاقە و توانایە چەند قاتکەوە لە پێناوی ئەوەی ئەو شتەی کە ڕەخنەی لێ ئەژیرێ چاکیکەی ئەوەی کە جێی ڕەخنەی خەڵک و جەماوەر و میلەت ئەوە نەهێڵیتەوە ئێمە بەو قەناعەتانەوە لە کاری سیاسی کۆمەڵی ئیسلامی
لەسەر سیاسەتی ڕاست و ڕەوانی خۆی بەردەوامە بێت لە 4 ساڵی داهاتوو ئینشاءالله و پێکەوە هەمومان ئینشاءالله جوهد دەکەین ئەو ڕۆژانە تەبانیانی خۆتان دەزانن لێرە و لێ هەندێک پرسیارێکرا وڵا کۆمەڵ ئەوە چاوەڕوانە فەرمووی حکوومەتی لێ بکەن باشە کۆمەڵ چاوەڕوان نییە فەرمی حکوومەتی لێ بکەن کۆمەڵ هێزێکە ئێستحقاقی خۆی هەیە و بەشدار بوو لە پرۆسەی سیاسی بەڵێنی بە خەڵک و جەماوەر و میلەت داوە کە هیچ هێزێکی سیاسی هەیە بەشداری هەڵبژاردننی کردبێ و بەڕێوە توێتی خەڵکی نەدەنگم پێ بدەن بۆی بم بە ئۆپۆزیسیۆن شتیوانی هەموو هێزێکی سیاسی ئەسڵ تێیدا بەشداریکردنی حکوومەتە ئەسڵ تێیدا بەشداریکردنی حکوومەتە ئەو بەشداریکردنە لە حکوومەت تۆ بڕیاری نەبڕیاری بەشداریە دەی نەبڕیاری ئۆپۆزیسیۆن بوو نەدەی هیچ کاتێک بەڕای ئێمە لانی کەم ئەوە ڕاستیە کە تۆ پێش ڕووداوەکان بڕیار بدەیت ئێمە بەرنامەیەکی سیاسیمان پێیە بەم بەرنامە سیاسی خۆمانەوە چینە گفتوگۆوە ئەگەر بەرنامە سیاسەکەی کۆمەڵ ئەو قەناعەتانەی کە ئێمە هەمانە بزانین لە حکوومەت جێبێتەوە بەڵێ چینە ناو حکوومەت و خزمەتی خەڵکەکەین و خزمەتی بۆ باوەڕیشمان بە خۆمانە کە ئێمە نە لە حکوومەت بین ینی لە حکوومەتیش بین یەک کەسیشمانە بێ جێپەنجەی خۆی دەرەخە لە ئەرزی واقعیش کۆمەڵەوەی دەرخستووە دەری خستووە کە گەر یەک تاکە کەسیشی بچێتە ناو حکوومەت جیاوازە لە هێزولایەنە سیاسیەکانی کە ئەتوانێت شوێن پەنجەی خۆی دەرخە وەلانی کەم بەو سادەی و خاچی کە خەڵکی ئێمە لە سەری ڕاهاتووە لە جوگەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان لە هەر ئاستێکدا بین خزمەتەکەین و هەوڵی خۆمانەتی وەو کاتێ ئەو بەرنامە سیاسی ئێمە لە گفتوگۆکان بۆمان دەرکەوت جێی نابێتەوە و ئەو هێزانە ئامادەنین جێبەجێکەن ئەو ئێمە تەڵەن خۆ دیارە ئەو کات بڕیاری ئۆپۆزیسیۆن بوونە دەین و باوەڕیشمان بە خۆمانە لە هەر کوێ بین تای تەرازوی ئەو لایە قورسەکەین و ئەتوانین ئازایانە ئەو خۆناغش بینە سەری شان